بێگومان ئاو سەرچاوەیەکی گرنگی ژیانە هەم بۆ مرۆڤەکان هەم بۆ ژینگە و هەروەها هەمیش بۆ زیندەوەران. بێگومان پاراستنی ئاو و هەروەها بە تایبەت سەرچاوە ئاویەکان ئەرکی سەرەکی ئێمە چکە یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی ژیانمان هەم جەستەمان پێویستمان پێێتی هەم لە کارەکانی ڕۆژانەشە گرنگێکی زۆری هەیە و پێویستێکی زۆرمان پێێتی. ئێمە باس لەوە دەکەیم زانین گرنگی ئاو چیەوە چۆن سەرچاوە ئاویەکان پارێزین بە تایبەت بەنداوەکان. گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز کامەران ساڵح کارگەچی شارەزای ئاوی بەنداوەکان کە لە ستۆتی لەگەڵماندایە. زۆر بەخێر کاکەمەران. ئایا هەڵسەنگاندنی بەڕێزت چییە بۆ گلدانەوەی ئاوەکانی بەنداوەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت لەم ساڵ بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو؟ وڵا ئیمساڵ باشترە چونکە ئیمساڵ بە حکمیەوەی کە بارانی باش باریوە و بەفر باریوە و بۆتەوەی گلدانەوەیکی باش لە بەنداوەکان چونکە بەنداوەکانی ئێمە دوو بەنداوی زۆر گەورە هەیە لە خواوا کردوێتی لە ناوچەی سلێمانیە لە پارێزگای سلێمانیایە دەربەنی خان و دوکانە کە دوکان 6 ملیار و 500 میلیۆن مەتر مکعب ئاوەگرێ و هەروەها دەربەنی خانی 3 ملیار و نیو ئاوەگرێ، یعنی ڕێژەیەکی 10 ملیاری ئاوی خەزنمانەیە ئێستا زۆر باشە و ئەمە بۆتەوەی کە سەرچاوەیەکی باش بێ هەم بۆ ئاودێری هەم بۆ ئاودان هەم بۆ ئاوی خواردنەوە بە پێ و محەتانەی کە ئاوی لێوەرەگرن و فلتریش نەکرێ و ئاوی خواردنەوە هێرێ بە هاوڵاتی. لەبەرەوە سەرچاوەی ئاو، کۆکردنەوەی ئاو، گلدانەوەی ئاو، سدود واتە ئەم بەنداوانە کارێکی زۆر گرنگە و هەروەها ئەبێتە هۆی ئاو و ئاوەدانی، یان چەند ئەو مەنتیقەیە ئاوی تیابێ و تو ئاوی خەزنێ هەبێ ئەو دڵە ڕاوکێ لە سەرەکەمە بێتەوە. بەڵێ هەمیشە ئەوترێت ینی ئاو ژیانە. ئەو مەترسیانە چینە گەر دروست بێ لەسەر ئاو بەتایبەت لە هەرێمی کوردستاندا بۆچی زۆر کات تەنانە دەگەر هەموو بەنداوەکان پڕ بن بەڵام ئەبینی شارەکان ئەناڵەن بەدەست بێ ئاویەوە کەم ئاویەوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا سیستەمێکی ڕێکوپێکی ئەوە نییە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێ؟ وڵای سا بەعام یعنی توان بڵم بە شێوە گشتێکە لە کوردستانە لە شار و شارۆچکەکان ئاو باشە، یعنی وەکو کێشەی ئاومانیە، بەس جۆری بەکارێنانی ئاومانەیە واتە ئاسایشی ئاوی بە پارێزین. بۆ نمونە ئاو دابینکردنی ئاو کۆمەڵی وەسایلە، یعنی ئەبێت تۆمانە ئەم ڕێکارە یاسایانە جێبەجێکی و هەروەها ڕێنمایی خەڵکی. بۆ نمونە تۆ لە محەتەیەکە ئاوە گەیەنی بۆ ماڵان بە شەبەکاتی ئاو محەتە و خەزان و ئەمانە پێویستی بە سیانە پێویستی بە پارەیە و هەندێک لەو مزەخانە پێویستە سیانە بکرێت ساڵانە و مانگانە و ئەمانە. بەڕاستی بیر لەوە بکرێتەوە مهمترین شت ئاوە، چونکە هەروەکو لە ئاەتە هاتووەڵێ وەجەعەلنا من الماء كل شيء حي، واتە هەموو شتێک کە ئاو هەبێ هەموو شتێک ژیانە. لەبەرەوە پێویستە ئاسایشی ئاو پارێ. ئاسایشی ئاو خۆی پێگاتۆ لە 22 خاڵ، یەکێک لەو خاڵە من هەندێک خاڵتان بۆ بازەکەم. یەکێک لەوانە ئەبێ دەست بە ئاو گرتنەوە بکرێ. بۆ نمونە تۆ لە ماڵێکە تەنکیەکی 3000 لیتری دێ، چۆن بەکارێنی؟ چونکە تۆ هەموو ڕۆژی ئاو نییە، چونکە ئەو سیستەمە نییە لە کوردستانە تۆ بەردەوام ئاو هەبێ. لەبەرچی لەبەرەوەی هەم سیانە و پێویستە، هەم پێویستە بەکارمەندی زۆرە، هەم پێویستە بە تەوزیعات و سیانەکردنی بۆری و مزەخات و پارەی حرەس و نازام چیوەمانە و هەروەها کارەبات، چونکە هەموو محەتەکانی ئاوی قەزاونەحەکان پێویستی بە کارەبایەکی زۆر زۆرەیە. ئەمە محاویلە ئاسووتێ ئەمە چییە؟ لەبەرەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی پێویستە ڕەچاو بکرێ. دووهەم کە زۆر گرنگەوەی چۆن تۆ بتوانی ئاو بەکاربێنی، چونکە تۆ ببیر لەوە بکەیتەوە تۆ ئاوێک خوایایتە تێ ئاو تەوزیعەکەیتر ئەمە سەرچاوەکە لە بەنداوەکانە، لە بیرە، لەو خەزانە دروستکراوانی کە هەیە، چۆن بتوانی تۆ سەیترەکەی بەسەر تەوزیعاتی ئاوە، چۆن بتوانی ئاو بەکاربێنی.
بۆ نمونە هەموو مرۆڤێک لە ماڵە پێویستی بە 120 لیتر ئاو هەیە هەم بۆ ڕۆژانەی خۆی بۆ هەموو ئەو شتانی کە پێویستە. تۆ چۆن بتوانی ئەم 120 تەوزیعاتی بۆکەی لە ماوەی 3 ڕۆژە کە تۆ 3 ڕۆژجارێ ئاو یەتەوە ماڵی ئێوە و تەنکی سەربان پڕەبێ، چۆن بتوانی تەوزیعات بەسەر ئاوا بکەی واتەوە یەکێکە لەو خاڵانی کە لەسەر ئاسایشی ئاوا بازەکرێت. زۆر باشە. ئەو مەترسیانەی کە لەسەر ئەو ئاوانە هەن کە گلدراونەتەوە ئایا مەترسیەکان چین و لە چ ڕوویەکەوە؟ وەڵام مەترسی تۆ ئەگە باران هەبێ بۆ نمونێمە پار 300 ملیم باران باری 360 ملیم باری دڵە ڕاوکێ دروست بوو بۆ ئەوەی کە بەنداوەکان ئاوی کەم بوو بیرەکان زۆری وشک بوو ئەمە بۆی دڵە ڕاوکێ. لەبەرەوە باشترین شتەوەیە تۆ ئاوی خەزان دەبێتە دەغیلەکە وا بەکاربیێنی ئەو دەغیلەیە زۆر تەسریفی پێوە نەکەی زۆر بۆ نمونە ئێستا ئەو سەدانی ئێمە ئاو بەرەیرێتەوە لە وەشینەوە بۆ ئاودێری ئەڕاتە جنوب بۆ چێتە خوارەوەی ئەو سەدانە ئەمانە بەڕاستی بێ سەیتەرە بکرێ بەزەریا نابێ ئەوەنە ئاو بنێری کە خەزانەکە و ئاوی کەمتیا بێ. لەبەرەوە من بە شێوە عامەکە باسیەکەم بۆی هەموو کەستێ بگە لەبەرەوە بێ ئێمە یەکێک لەو شتانی کە هەیە پێویستمان بە زیاترکردنی سدوو داواتە بەنداو ئەم بەنداوانە ئایا بەنداو لە ڕێی بارانبارین و جۆگەلە و دۆڵەکانەوە بێ یاس ئەمە وەکو پلانی کورتخایان وەکو پلانی درێژخایان ئەو سەدە گەورانە بکرێ کە لە ملیارێ مەتر مکعب ئاو زیاترەگرێ ئەمە چۆنەکرێ و بەرنامەی وەزارەتی زەراعەیە زیاتر اختصاسەکەی لای من نییە و چەند جار من داوام کردووە کە ئەمانە بەڕاستی ئیشی تیا بکرێ. ئێمە ئێستا لە کوردستانە 90 سەدمانەیە ئەوانی کە زۆر گەورن سەدی دوکان و دەرمەنی خانە ئەمانی کە بچووکە لەبەر بتوانێت ئیتمان بیرێ بە دروستکردنی بەنداوی گەورە بۆی ئەو ئاوی باراناوە ئەو بەفر و باران و چەم ڕووبارانی کێتە سەر و شوێنانە ئاوی خەزنمانەوێت تا بتوانین لە هاوینە چۆن بەکاری بێنین و تەوزیعاتی چۆن بۆ بکەین و چۆن سیانی بکەین. بێگمە کاکەمران لە کەرتی کوشت و کاڵشدا بە هەماش ئەوترێت ئاوێکی زۆر بەفیڕۆ ئەچێ بەوەی کە جۆرەکان لەوانەیە بە شازێکی ئاودەریان شارەزایە گەبێ. ئێستا تەکنۆلۆژیا هەیە پێشکەوتن هەیە دڵۆپاندن هەیە بۆ کوشت و کاڵ و زۆر شتێکی کە ئەمان تا چەند گرنگن لە کەرتی کوشت و کاڵدا لەگەڵ زانست و تەکنۆلۆژیا بگونجێ بۆی کە سامانی ئاو بەشێکی بەفیڕۆ نەچێت. من زۆر دراسەم کردووە لەسەر مۆزۆی ئاودانی کەرتی کوشت و کاڵی لە هەموو دنیاە چەناڵی ئەروایی هەیە ئەم چەناڵانە هەڕەمەکی بڕۆ ئەو چەناڵانە کۆنکرێتیە تەوزیع کراوە بەسەر ئەو زەویە کوشت و کاڵانەیە هەرێکە بەوابەی خۆی هەیە بە پێی تەوقیعی بەوابەکە دەرگاکان ئەکرێتەوە بۆ ئاودێری. ئەم ئاودێریانە ئەمە یەکێکە لەو ڕێگایانی من با معلوماتێک بە زانیاریەکە بەمێ لە سەردەمی بڵین ساڵی هەشتاکان ئەمە دروست کراوە لە مەنتیقی کەلار و دەربەنیقان و گەرمیان و ئەڕۆیتەوە بۆ جنوب بۆ لای دووس و ئەمانە ئەم چەناڵ ئەروایانە کراوە بۆ زەراعی و ئێستاش زۆری ئەوانەی جوتیارەکان پابندن پێوەی. ئەمە بەڕاستی سەیتەرەکردنە بەسەرەوە ئاوەی کە بە فیڕۆ نەڕوە چۆن بتوانین سەیتەرەکەی بەسەر کەرتی زەراعیە. دووهەم مۆزوعی مڕەشات و تەنقیت و ئەوانەش بەڕاستی ئەوە پێویستی بە سیستەمێکە تۆ بتوانی سەیتەرەکردن چۆنە ینی تۆ ئەگەر جوتیارێک ئەرزێکی زەراعیە ئەچێ ڕەزامەندی وەزارەتی زەراعەوێ ڕێنمایەکان جێبەجێکە ئەبێ لیژنەیە گەوێ متابعیکە ناکرێتەوە ئەو ئاوەی کە هەل لە عەرزەکە دەریێنی بیرەکە 24 سعاتیشی پێ بکەی ئەوەنە بەکاری ئێنی کە پێویستە. لەبەرەوە بەڕاستی ئەمانە پێویستی بە لیژنە و متابعە و بە دوواداچوونەیە تا بتوانن سەیتەرە بەسەرەوانەیە بکرێت. کامەران گەورەترین هەڵەکە لە بەکارهێنانی ئاوی بەنداوەکاندا دەگرێت لە ڕووی کوشت و کاڵی و بەیاخود لە ڕووی پیشەسازیەوە بێ هەڵەکان چین؟ کێشەکان هەڵی بەکارهێنانی ئاوی بەنداوەکان هەڵی بەکارهێنانی بەنداوەکان من بە زانیاریەکتان بەمێ هەردوو بەندایی دەربەنی خان و دوکان سەر بە وەزارەتی ڕێی عێراقا سەر بە هەرێم نییە
لەبەرەوەوان کەی بڵێنەوە نەبەرەرەوە کەی بڵێنەوە نەبگرێرەوە لەبەرەوە پێویستیشە ئەو ئاوەی کە لە بەنداوەکانەیە خۆی بە پێ و سیستەمەی کە دروست کراوە لە ساڵی 50کانە ئەم ئاوە بۆ دووشت بەکارهاتووە یەکەمیان بۆ مۆزۆی کارەبا تاقی ئینتاجی کارەبا دروست بکە وەکو کارگەیەک دووەمی ئەو ئاوا لە هاوینە بەربیرێتەوە بۆ خوارەوەی سەدەکان ئێتر تا ئەڕاتەوە بۆ جنوب بۆ مەبەسی ئاودێری کشتوکاڵی و هەروە ئاودان و ئەمان و پێویستی بۆوا بۆکە دروست کراوە لەبەرەوە من بەڕای من بەکارهێنان و بەرانەوەی ئەو سەدانش بە پێی بەرنامەیە بێ ئێستا 6 ملیار و نزیکەی 6 ملیار و نیو ئاو لە سەدی دوکانە هەیە ئەگەر بەو سیستەمە کە هەیە داڕێژراوە ئەگەر بەو سیستەمە بڕوە من زۆر لەگەڵ زۆر لەو پسپۆڕانەیە قسەم کردووە ئەو ئاوەی کە هەیە کەم ناکەوەکو کە پار 1 ملیاری تیاما بوو ینی وای لاتە بوو ئەم هەموو گرد و دەشتانە هەمووی دەرکەوتەوە خانۆ کۆنەکان دەرکەوتەوە کە بەر ئەو دیانە دەرکەوتەوە کە بەر دروستکردنی و سەدە بوو لەبەرەوە بەرنامەکەوا بێ هەمووی بە بەرنامە و بە پلان بەربیرێتەوە ڕاستە توانە بێ بەری بیتەوە چونکە ئەمە مەزەرێکی مەعیشەتە لە دوای ئەوەی کە ئەم سەدانە بە پێی اتفاق دروست کراوە هەمووی چەناڵی ئەروایی و دۆڵ و شی بۆ کراوە و شوێنی بۆ کراوە بۆی خەڵک بچێ بەکاری بێنێ تۆ ناتوانانی لەوەش ببڕی و ناشتوانی بۆ شێوە بەکاری بێنی کە نەتوانی دەغیلەکە و پارەی تا بمێنێ ڕاستە کاکەمەران سەبارەت بە پیسبوونی ئاو تا چەند پیسبوونی ئاو سەرچاو ئاویەکان مەترسین بۆ ئاسایشی ئاو وەڵا پیسبوونی ئاو خۆی ئەتوانی مەجموعەیە لقی لێ بێتەوە بۆ نمونە ئەگەر باز لە پیسبوونی ئاو بکەینە بێ ئێمە ئەو تاقیگانی کە دایما متابعە بکرێ بۆ نمونە جارێ با لە خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە هەموو ماڵێ تەنکی هەیە ئەبێ ساڵانە پاکرێتەوە چونکە بۆ تەڕەسوباتی ژەنگ و قوڕ و لیتە تەنکیەکانمان پیسەکە ئەوە یەکێکە لەوەی لە خۆمانەوە دەست پێ بکەین دووەمە گە بچینە سەر تەنکیەکانی خەزانە گەورەکانی فەرمانگە ئاویەکان ئەوانە پێویستە ساڵانە 2 جار پاکرێتەوە نێک 1 جار چکەوەش تەڕەسوبات دروستەکە سێهەم ئەو تەوزیعاتانی کە ئەکرێ بڵین ئەو سەرچاو ئاویانی کێتە سەر تەوزیعاتەکە بەپێ ئەو مختبەرە بێت باشتر تەقویە بکرێ ینی تەقویەکردنی مختبەری ئاو زۆر زۆمیمە چونکە ئاو ئێسا وای لێ هاتووە هەر ئێشتووەکە بۆ بە چەند نوعێک لەبەرەوەی فحوساتی باشی بۆ بکرێ یەکێک لەو شتانەی کە بازەکرێ لە مۆزوعی پیسبوونی ئاو خۆی هەندێک دەلایلێ و هەندێک شتەیەکەوە هاکا پیس بێ بۆ نمونە تۆ ئەو سەدانەی کە هەیە مەجاری لەسەرە تۆ ئەم مەجاریانە هەمووی مەجاری لەسەرە هەروەها و بیرانەی کە هەیە بەکارێنێ لە بیری قوڵمان نییە مە شتێک نییە بیری قوڵ بێ لە دوای 200 مەتر ئاو دەربێنین هەموو بیرەکانمان بیری سەدحیە ئێم بیرانەش فەجواتی مەجاری لەسەرە ینی مەجاری سنووقی بڵێ لە زۆر شارە زۆر باشە لە زۆر شوێنە باش نییە شیو هەیە ئەمانە تەڕەسوبات دەچێتە ناو بیرامەمان سیانە بکرێ سیانەکردن بەکتریا دروستەکە ئاو ئاویش بە کۆمەڵێ فلتەرە پاگە بێتەوە کە ئەتوان بەوردەکاری ئەوە باس بکەین ئێمە زۆر باشە کێشەکان کە ڕوبەڕووی بەنداوەکان ئەبنەوە لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەو کێشانەی کە ڕوبەڕوویان بۆتەوە چین و ئایا هەوڵدراوە بە چارەسەرکردنیان وەڵا ڕوبەڕووبوونەوەی دروستکردنی بەنداو پێویستی بە پارێ ئێستا هەندێک بەنداو هەیە لە ناوچەی سلێمانی کە دەرچۆ لە وەزارەتی زەراعەوە پێویستی بە پارێ منم قسەیە لە هەموو کەناڵەکانەکەم ئەڵێم ئاو زەروریاتی ژیانە واتە ئاوەدانی ئاو نەبێ مرۆڤ نابێ لەبەرەوە ئاو پێویستە سەرچاوی ئاو بەنداو زیاتر دروست بکرێ بۆی ئەو ئاوانەی کە بۆ دۆڵ و شیوانەیە ئەڕۆ بە فیڕۆ نەڕوا وەکو دەغیلێ کۆ بکرێتەوە چونکە کە ئاو هەبوو کە بەنداو هەبوو بەنداو چوار سوودی هەیە یەکێک لەوانە ئەبێتە مەنتیقەیەکی سیاحی ئەبێتە سامانێکی سروشتی گیانەوەرانی ئاوی
کە خەڵک ئیسفادەی لەکانی خەڵک گەورەترین بازرگانیە لەسەر ئاوی گیانەوەرانی ئاوی ژێرزەوی ئاوی ناو سدووگەوانە. سێهەم ئەو ئاوا ئەبێتە هۆی دروستبوونی شوێنێکی گەشت و گوزار و خۆش، ینی هەم خەڵک دڵی ئەکرێتەوە. بۆ نمونە لەم فتریا لە منتیقەی هەڵەبجە لە نۆڕۆڵ هەموو عێراق چوو بۆ ئەوێ، خەڵک کاچێ سەفەرەکە ئەڵێ ئەچم بەحرە بینم، بەخۆی مەژە توانین بەحر دروستکەین، ئێمەش هەر بەحر بە ئاو بارانەوە نەتوانین دروستکەین بەسەر دوو ئەمانە. یەکێک لەو شتانەی کە هەیە ئاوی دەغیلە، دەغیلیەکمان نەبێ کە ترسمان ناوێت لە دڵ ڕاوکیە، یعنی ئەگەر هیچ نەبێت لەو ئاوە توانین محەڵەی فلتەرێشن بکەین بۆ زۆر لە گەڕەکانیشا بەکاری بێنین، بۆ دیەکان بەکاری بێنی. کاکامەران لە بەرزکردنەوەی وشیاری خەڵکی لە بەکارهێنان و لە بەفیڕۆنەدانی ئاو تا چەند گرنگە هەموو لایەک هەماهەنگ بن کاریگەری دروست بکرێت بۆی کە ئاو بەفیڕۆ نەدەین و زیادە ڕۆی نەکەین. ئێمە لە میدیاوە مامۆستایانی ئاینی لە میبەری مزگەوتەوە ئێوەمانە لە چاوپێکەوتنەکاندا ئەمان تا چەند گرنگن بۆی کە ئەم سامانە گرنگە بپارێزین. من پێش ساڵی 2000ەکان پرۆژه ئاوی گوندەکانمانە کرد، کاچوین یەکەم شت من ڕوومە کردە مزگەوتەکە وەستا و کرێکار و مۆندیسەکانمانم دەستپانەکە بە نوێشکردن. یەکێک لەوانە من فڵچە مەڵەگەر 2 ئاەتمە نووسی لە مزگەوتەکە، ئەوە بۆچی ئەوم بۆی مەلاکە خەڵک کۆکاتەوە کە پرۆژەکەمان تاوا کرد، تارستانەکان کە بەلوعە بەیرێنیتەوە تێگی دەستی پێوەگرن نەگەمی بەرەنەوە، ئەوەنە بەرەنەوە کە بەکارێنن لە مزگەوتەکانەوە دەستمان پێکرد. بەڕاستی ساڵی 2000 کە بووم بە مدیری ئاوی سلێمانیە ئاوڕووی پارێزگای سلێمانی، یەکەم بەرنامەمان لەگەڵ خەتیبی خانەقا و مزگەوتی گۆرەیان قسەمان کرد. من خۆمە دەچووم بۆ لایەن بۆ هەموو مزگەوتەکانە چووم و ئەکە ئەچووم وەکو شخصێکی ئەتیادی ئەچووم لەگەڵیانە نوێژمە کرد، دوایدا ئەنیشتم مناقەشەمانە کرد، کتابی ڕەسمیمان کرد. دەوری مزگەوتەکان و مەلا لە دەورێکی زۆر زۆر باشیە و لە پاراستنی ئاسایشی ئاوە هەم خەڵکیان ڕێنماییە کرد کەم ئاوە چۆن بەکاربێنن. زۆر لە مزگەوتەکانی سێمانی ئێساوایان کردووە بەلوعەکان هینیان داناوە هیچ سەرتەرەکردن، ئەوە نییە کۆنتترۆلکردنی ئاوە کە ئاواکە دەست برێتەوە دۆزێژەکە کە ئاواکە گیرێتەوە ئەوە بە فیڕۆ نەڕوە. ئەوە یەکێکە لەو خاڵانە کە پێویستە بکرێت و هەم ئەگەوێن باسی بابەتی ئاو بکەین. ئاو زۆر زۆر مهمە، ینی زۆر گرنگە، یعنی ئەگەر بێ سیمینار بگیرێمە ساڵەکانی 2000 سەرەتای 2004 لە ئوتێل چوارچرا لەگەڵ یونیسێف و یونسکۆ و چێوچوانە دانیشی مناقەشەی زۆر گۆرە چۆن ئاسایشی ئاو داڕێژینەوە خاڵەکان پابندکەین. بەڕاستی ئاو ئەمەنە گرنگە، پێویستە ئەم حکومەتی هەرێمە کە من ئەڵێم ئەم حکومەتی هەرێمە جارێکی کە زۆر احتمام بە ئاو بە ناکرێ مدیری فەرمانگەیەکی ئاو بچێتە سەر کەناڵێ بڵێ وەڵام زەخەکەم سوتاوە پێویستم بە پارێ نییە. پارەیانی چی نییە کاکە تۆ ئاو نەبێ ژیان نابێ. لەبەرەوە ئەمە زۆر زۆرگە من بەڕای من لە هەموو شتێک گرنگتر ئاوە، چۆن سیانە بکرێ، چۆن بتوانین بەکاری بێنی، چۆن بتوانی سیمینار و ڕێنمایی و تەلەڤیزۆنەکان ڕۆژانە باسی ئاو بکە، چۆن ڕێنمایەکان پێشکەشی خەڵکین کە ئاو چەند گرنگە. دەست خۆش بە سپاس بۆ کامەران ساڵح کاگەچی شارەزای ئاوی بەنداوەکان کەلەم تۆر بکەم دەست خۆش بێ.